سڵاتان لێ بەهەموو کاتێکتان باش بێ ئێوارەی 18/5/2020 شوێن هەوڵی نەشتەرکاریە بۆ چارەسەرکردنی دەمودان لەژێر بێهۆشکاری گشتیە. نەخۆشەکەمان تەمەنی 4 ساڵە. بەداخەوە ئێوارەی ناچارین پاش پاکردنەکانی 8 ددانی بۆ پڕکەینەوە و 8 ددانی بۆ هەڵکێشی. واتە چارەسەرمان بۆ 16 داکردەوە لە کۆی 20 تکام وارە دەکەن باڵکان وا لە مناڵەکانی خۆتان نەکەن کە لەم تەمەنەکانەیە پێویستیان بە بێهۆشکاری گشتی و بە ژووری چارەسەر بێت. ئەمەتە مناڵەمی بە سوپاسێکی زۆر بەڕێز دکتۆر عەباد جەلال بۆی ڕەوانەکردنی کە مامۆستای خۆم بۆ لە زانکۆ هەتا ماوە قوتابی و فێرخوازی بووم لەبەر متمانەی ئەو بە بڕیارەکانی و بەکارەکانی ئەم نەخۆشیی بۆ نهاتوو. بەڵام بۆی کە مناڵەکانتان نەداتان خۆناغە تکاکەم لە تەمەنی 1 ساڵی مناڵەکانتان بێن بۆ لامان فێرتانەکەین چۆن دەمودانیان پاکەش ڕابکرێت. تکایە ڕۆژی دوو جار دەمودانی مناڵەکانتان چۆن پێش خۆتە دوای ناویبەیانی تکایە خواردنەوەی گازی نەقۆڵ شەکری بۆ بەساسات چای شیرین جبس دەستکافەی حازری کەپەچینی حازری مەدەن بە مناڵەکانتان ئەوانە زەهرە ئەوانە خۆشەویستی نیە بۆ مناڵەکانتان. ئەگەر مناڵەکانتان خۆش ئەوێ کە تەمەنیان بوو بە 1 ساڵ بێنن وەلای ئێمە فێرتانەکەی چۆن دەمودانیان پارێزین. کلۆربوونی دان لەگەڵ زەربوونی دانەکە کە دەرکەوت دەتوانین بیپارێزین کە پێتانەوترێ ئەم ددانە شیری و هەر ئەکەوێ شتیوانی ئەم مناڵە فەقیرە بەدەست هەڵاوسانی زۆری دەموچایەوە لێداڵان بۆ ئێمە ناچارین کەم کاری بۆ بکەین و لە دەست دانەکانی ڕزگاری بکەین. 4 دانەوانی کانمان کێشادەوە بە تەمەنی 8 تا 10 بکەون، بەڵام ئێستا هەمووی خورا بۆ یەوکردنی التیاباتەوە. تکام وایە وا لە مناڵەکانتان مەکەن بۆی ڕێتان نەکەوێتە ئەم شوێنە. هەر کاتێک ڕێتان کەوتە شوێنە خودای یارگەر کارەکەمان بەباشی دەکەین و ئێستا ستافی درۆژکاری خەریکی مناڵەکە بەخەبەر دێنەوە. دەوێت سەلامەتی بۆ مناڵە و مناڵ هەموو کەسێکی تر بێت. خۆتان خاڵ قبول فەرموویت.